پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا و هۆشداریەکانی وڵاتانی ئەوروپا بۆ پابەندبوونی ئێران بە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ بەڕێز کاکو عەلیار شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان گفتوگۆ دەکەین کە لە نروێژەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵماندا. بەڕێز عەلیار سڵاوتان لەبێت. تا دەڕوات گوشارەکانی ئەمریکا بۆ سەر ئێران زیاتر دەبێت. پێتان وایە هەنگاوی داهاتووی ئەمریکا بەرامبەر بە ئێران چی دەبێت؟ وەرای سڵاو بۆ ئێوە و بۆ بینەران و جێگرانی بەرنامەکەتان. لە ڕاستیدا ئەگەر لەبیرتان بێ کاک فواد لە ڕۆژی ئەوەڵەوە ترامپ لە کەمپەینی انتخاباتیەکەیەوە کێشەی لەگەڵ بەڕێوەبردننی خاڵەکانی ڕێکەوتنامەکە نەبوو کە ئێران بەڕێوەی بردووە. ئەو کێشەی لەگەڵ ئەوە بوو کە ئێران بە ڕوحی ڕێکەوتنەکە پێبەند نییە و ئەساسەن ڕێکەوتنەکەی پێڕێکەوتنەشی خراپبوو. ئێستا کە هاتۆتە پێشەوە لە ڕۆژەکانی ڕابردوودا کۆمەڵێک تەنەژ و کێشەی جددی هاتوۆتە پێشێ بین ئێران و ئەمریکا. لە ڕاستیدا بە بڕوای ئەمریکایەکان بەو نەتیجەیە گەیشتون و کابینەی ترامپ بەو نەتیجەیە گەیشتووە کە سەرڕای ئەوەی کە بۆ خۆی لە ڕێکەوتنەکە چۆتە دەرێ، بەڵام مانەوەی ئەو ڕێکەوتنان ناتوانێت کۆدەنجی بە دژی ئێران ساز بکە و بۆی ئەوان ڕاستە و خۆ دەیانەوێت سیاسەتێک بەرنە پێشێ کە خودی بەرجام و خودی ڕێکەوتنەکە تووشی کێشە بکەن و لە ڕاستیدا تا لەو کارەدا سەرکەوتو بوون. دەبینین کە لە ڕۆژەکانی ڕابردوودا وان دوێنێ و پێرەوە ئێرانەکان تهدید بە چوونە دەرەوە دەکەن و دەڵێن مەرحەلە بە مەرحەلە باشە دەکەین. ئەمڕۆژ ڕەتفعلی ئەوروپاماندی بۆیە ئەوروپایەکان کە باسییان لەوە دەکرد پێبەند دەبن و ئێرانیش کە باسی لەوە دەکرد کە بەرجام مانەوەی هەیە چۆن هەر ئەمریکا چۆتە دەرێ و ئەوانی لە ڕاستیدا ئەم دوو لایەنە سەرکەوتوی کێشە. زۆر باشەوە ئاماژەتان پێدا کە وڵاتانی ئەوروپایی لەبارەی دیاریکردنی ماوەی 2 مانگ بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی ئەتۆمیەکەش ئەوانیش هۆشداریان داوە. پێتان وایە ئەوروپاش لە ڕێکەوتنەکە بکشێتەوە؟ بۆ خۆیان بڕوای ناکشێنەوە، بەڵام چاو لە هەڵسوکەوتی ئێران دەکەن. ئەگەر ئێران بەڕاستی بێوێ وردە وردە بکشێتەوە، با من ڕۆژ بڵم کاک فواد ئەم تەحریمانە و ئەو ئابلۆقانەی کە ئەمریکا دوای چوونە دەرەوەی خۆی خستوویەتەوە سەر ئێران و ئەم ڕۆژ تەحریمی ئاسن و مس و ئەوانەی لێ زیاد کرد، لە ڕاستیدا لە بەڕێوەبردننی تعهداتی ئێران تووشی مشکل چون کۆمەڵێک مادە هەیە دەبێت ئێران بەدەستی بڵات تێپی ڕێکەوتنەکەی پێشوو. ئۆرانیەکەی ئەگەر حەزێک زیاتر بێ دەبێت بیفرۆشێ. ئەگەر ئەم شتانەی بەدەست نەگا و ئەو شتانش نەتوانێت بفرۆشێ، لە ڕاستیدا بخۆی لە بەڕێوەبردنەکەیدا تووشی کێشە دەبێت. قسەکە لەسەر ئەوروپایەکان ڕێگایەکی بینەوە، بانقە ئەوروپاییەکان ڕێگایەکی ماڵی و سازوکارێکی ئابووری بۆ ببینەوە. ئێرانەکان قسانەوە کە ئەوروپا کارە دەشلە و ئەو حەزمە پارەیە کە دای ناتەرخانی بکە بۆ پارێت کەمە. بێ ئێران لە ڕوانگەی خۆی دەوێت زەخت قەسەر ئەوروپا بۆی دەرگای گرەی بۆ بکاتەوە ئەو دەرگای کە باشە. بەرپرسانی باڵای ئێران دانوستاندنیان ڕەت کردوەتەوە. ئایا هیچ نیشانەیەک لە دانوستاندن لە نێوان ئێران و ئەمریکا ئێستا بەدی دەکرێت؟ من پێم وایە لەو مەرحەلەکان لە هەڵبژاردننی زۆر گەورەدان کە ئایا دانەوێت دانوستان تەن لەگەڵ ئەمریکایانە. لەم مەرحەلەیەدا من پێم وایە ئەوان زەخت دەخەنە سەر ئەوروپا، دەیانەوێت بڵێن پەنابەر ئازاد دەکەین، فڵان دەکەین، ئەوە دەکەین، پێبەند نابین. ئەگەر لەم کارەدا سەرکەوتن ئەوروپا دەرگایان بۆ بکاتەوە ناچن لەگەڵ ئەمریکایانیشن. بەڵام ئەگەر لەم کارەدا سەرکەوتو نەبن و ئەوروپیەکان وردە بڕۆنە جەبهەی ئەمریکا و زەخت بخەنە سەر ئێران، ئەو کات ئێران دوو ئالتەرناتیوی هەیە. یا بە تەواوی دەبێت بوەستێتەوە لە بەرامبەر هەموو دنیا ڕۆژاوە، یا ئەوەی کە دانوستان لەگەڵ ئەمریکا دەست پێ بکە کە دانوستانیش لەگەڵ ئەمریکایانی ئەم 12 خاڵەت بکە کە ئەمە بۆ ئێرانیەکان زۆر 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 زەحمەتەکە بیانەوێت ئەم 12 خاڵێک. باشە. بەناردنی کەشتی فڕۆکاڵگر و فڕۆکەی پێشکەوتوی ئەمریکا بۆ کەنداو تا چەند ئەگەری بەریەکەوتنی سەربازی لێ دەکرێت؟ باز لەوە دەکرێت ڕۆژنامەی تەلەڤیزیۆنی CNN باز لەوە دەکات کە کۆڵێک زانیاری پێگەیشت لە وەزارەتی دیفاعی ئەمریکاوە کە ئەم کەشتی و تایارانە بۆیە لەم دەورەیەدا هاتوون بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ خەلیجی فارس و بۆ ئێران لەبەرەوەی کە ئێران جموجۆڵی موشەکی بووە و کۆمەڵێک موشەکی لە منتقەکەدا هێناو بردووە. لایەکەوە باز لەوە دەکات کە سەفارەتی ئەمریکا لە عێراق ئێرانیەکان دایانەوێت بە وسیلەی حەشتی شەعبی و خەڵکی تر بیکەنە ئامانج. بەرحاڵ کۆمەڵێک هەواڵی وا هەبوو ئەگەر ئێران بێوێ ئەم کارە بکە بە بڕوای من ئەگەری بەریەکەوتن ئێستا لە مانگی پێش و 2 مانگی پێش لە ساڵەکانی پێشوور لە هەموو کات زیاترە، بەڵامەوە بەو مانایەنیە کە ڕوو دەدات زیاترە. بە بڕوای من ئەمریکا ئەوانەی بۆی هێناوە دەیەوێت هێز نیشان بدا کە ئێران بۆ کاری مازەرازانە نە پێشگیری بکە. بەڕێز کاکو عەلیار شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە نروێژەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان نابووی گەلێک سپاسانەکەین.
عباس زەرەخشی جگرێری وەزیری